کانی باشووری کوردستان لە دۆستی ژوورە داخراوەکانەوە بۆ نەرمەهێرشی هەڵبژاردن، هێرشێک کە ئێستا بە شێوەیەکی شەرمنانە دەیکەنە سەر یەک و پێدەچێت لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردن تونتر بێت. سەرنجام دوای زیاتر لە 3 ساڵ دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق، کەشێکی کێبڕکێ ئامێز و هەندێک جار ڕەخنەی توندی خستووەتە نێو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کە بەشداری لەو هەڵبژاردنەدا دەکەن. بەڵام هێشتا کەشەکە وەک ساڵانی ڕابردوو نییە و دەتوانین بڵێین لایەنە سیاسیەکان بە ڕەمز و بە شەرمەوە ڕەخنە ئاراستەی ڕکابەرەکانیان دەکەن. یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان بۆ هەڵبژاردنی پەرلەمانی عێراق هاوپەیمانی کوردستانی پێکێناوە، دەستپێکی بانگەشەی هەڵبژاردنی لە شاری کەرکووکەوە دەست پێ کرد. شارێک کە دوای نزیکەی 4 ساڵ نەیتوانیوە پارێزگارێکی کوردی بۆ دابنێت، شارێک لە ڕابردوودا بە قەڵای سەوز ناسرا بوو. بەڵام لەمڕۆی پڕکێشەی نێوخۆی یەکێتی نازاندرێت قەڵاکە هەر بە سەوزی دەمێنێتەوە یاخودنا. دەستپێکی نەرمەڕەخنەی بانگەشە لە کەرکووکەوە دەستی پێکرد کاتێک قوبا تاڵەبانی سەرۆکی هاوپەیمانی کوردستان وتی ناهێڵین لایەنە سیاسیەکان سەرکێشی بە چارەنووسی کەرکووکەوە بکەن. ڕەخنەکەی تاڵەبانی کوڕ ئاراستەکەی ڕووی لە پارتی دیموکراتی کوردستان بوو، بەڵام وەک ئەوەی پێشتر هەردوو حیزب ڕێکەوتنیان لەسەر کردبێ، قوبا تاڵەبانی نەیتوانی تیری ڕەخنەکانی تونتر بەهاوێت و بەوە دڵی کەرکووکیەکانی دایەوە کە پارێزگارێک لەوان بۆ شارەکە دیاریەکەن. بە یارمەتی ئێوە و پشت ئەستور بە دەنگ و ئیرادەی شێرە کوڕان و کچانی قودسی کوردستان کۆتایی بەم خۆسەپێنیە دەهێنین و یەکێک لە ئێوە دەکەینە پارێزگاری کەرکووک و شەم شارە خۆشەویستەمان. بەڵێنێک کە لە 16 ئۆکتۆبەری 2017 دراوە و ڕیکۆردی یەکێک لە بەدی نەهاتووترین بەڵێنەکانی حیزبی کوردی شکاندووە. ڕۆژی شەمە کە هاوکات بوو لەگەڵ ساڵیادی دەستپێکی شۆڕشی ئەیلول، مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بەشداری بانگەشەی حیزبەکەی کرد و ڕایگەیان لە کوردستان تەمەنا دەکەین هەموو لایەک بە خۆیاندا بچنەوە لەبری ئەوەی هەوڵی یەکتر شکاندن و لەناوبردننی یەکتری بدەن، بیر لەوە بکرێتەوە چۆن پێکەوە کار بکەین بۆ میلەتەکەمان، چۆن خەبات بکەین، چۆن ئەو هەموو تەحەدیاتانەی لە پێشمانە بەرامبەری بوەستین. ئەوەش وەکو پەیامێکی پێشوەختە بوو بۆ ئەو لایەنە سیاسیانەی ڕەخنە لە پارتی دەگرن. بارزانی لە قسەکانیدا ئاماژەی بەوەدا هەر کەس بە تەمای کۆتایی هاتنی پارتی بێت دەبێت بەو خەونەوە سەر بنێتەوە. من زۆر جارێ گوتی پارتی دار بەڕوویە، نەبسووتنێ نەبڕینێ پارتی نافناچی ئەوێت کۆ خۆ حاضر کرێ لیبیان دێبن پارتی نەمینی وەڵا خۆ زەحمەت نەدەن چونکە ئەوێ ڕۆژێ نابینن پارتی نافناچی. ئەم قسەی بارزانی ڕووی لە حیزبە ڕکابەرەکانی پارتی بوو، چاودێرانیش پێیان وایە پەیامێکی تند بوو بۆ حیزبەکانی تر کە هیچ کات بیر لە ڕکابەری پارتی نەکەنەوە. تا ئێستا و بەتایبەت لەم چەند ساڵی کۆتاییدا هیچ کەسێک باسی لە کۆتایی پارتی نەکردووە. پێدەچێت پەیامەکەی بارزانی بەشێک بێت لە هۆشداریەکی یەکلاکەرەوە بۆ یەکێتی و گۆڕان کە بەنیازی دەستشکاندنەوەی پارتین پێکەوە. مەسعود بارزانی لە وتارەکەیدا هەوڵیدا بە ئاراستەکردنی ڕەخنەکانی بەرەو بەغدا سۆزی هەوادار و ئەندامانی حیزبەکەی بجوڵێنێت، واتە تیرەکەی بارزانی ڕوو لە بەغدا بوو نەک سلێمانی. ئەوە ژوا لێک دەدرێتەوە دوای ڕووداوەکانی 8 تەمووز پارتی کێشەیەکی ئەو تۆی لەگەڵ سەرکردایەتی یەکێتی نەماوە، گەرنا هێرش بۆ سەر ئەو حیزبە دەبووە کەرەستەی بانگەشەی پارتی. بە جۆرەی زانیاریەکانی شارپرێس یەکێتی لە ڕێگەی ئۆرگانە جیاوازەکانیەوە پلانی بانگەشەی هەڵبژاردننی بە شێوەیەکدا ڕشتووە، تیایدا هێرشی ڕاگەاندنی ناڕاستەوخۆ بکرێتە سەر حیزبەکانی دەرەوەی هاوپەیمانی کوردستان، بۆ نمونە ڕیفراندۆم و شکستی پرۆسەکە بکرێتە کەرەستەی بانگەشە، چونکە لە کۆتایی مانگی نۆدا کە ساڵیادی ئەنجامدانی ڕیفراندۆمەکەیە دەکەوێتە ناوەڕاستی ماوەی بانگەشەی هەڵبژاردن. دیارەیەکێتی دەیەوێت ئەو کارتە بەکار بێنێت
دەکرێت چونکە لە بەرامبەر ئەوەدا تا دەگاتە ڕۆژی 16 ئۆکتۆبەر هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کۆتایی هاتووە و پارتی ناتوانێت وەڵامێکی توندی یەکێتی بداتەوە بەپێی ئەو زانیاریانەی لای شارپرێسن بۆ بانگەشەی هەڵبژاردن حیزبەکان بە ناوی استراتیژی بانگەشەوە میدیا فەرمی و سێبەرەکانیان ئاراستە کردوون کە دەست نەپارێزن لە ڕەخنەگرتن لە ڕکابەرەکانیان و ئەگەر پێویستی کرد هێرشی توندیان هەبێت بۆ سەر بەرامبەر. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان وەگەوەی پێشبینی ڕۆژانێکی توندی پڕ لە کێبڕکەی لە نێو لایەنە سیاسیەکان کردبێ لە نوێترین پەیامیدا دەڵێت بانگەشەیەکی مەدەنیانەی ئارام لە ئاستێکی بەرزدا ئەنجام بدرێت نەبێتە هۆی بێزارکردنی هاوڵاتیان و لە هەموو پشێوی و یەکتر شکاندن و ناوزڕاندنێک دوور بێت. هەڵبەت پەیامەکەی نێچیروان بارزانی لە کاتێکدایە چەند ڕۆژێکی کەمە بانگەشەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە و هێشتا ڕۆژانی توندی هەڵدانەوەی دۆسی حیزبەکان و کاندیدەکانیان لە ڕێدایە بەڵام ئاخۆیەکێتی کەم و کوڕەکانی حکوومەت دەکاتە کەرەستەی بانگەشە بۆ لێدان لە پارتی لە کاتێکدا خۆی پێکێنەری سەرەکی حکوومەتە و شەڕ لەسەر مانەوەی دەکات یاخود پارتی کێشە نێوخۆیەکانی یەکێتی دەکاتە کەرەستەی بانگەشە کە خۆی ساڵانێکە خەون بەو گۆڕانکاریانەوە دەبینێت یان ئەگەری سێم ئەوەیە هەریەکە لە پارتی و یەکێتی و گۆڕان پلانێکی هاوبەشیان بۆ بانگەشە داڕشت بێت کە ئەگەر لە دێڕێکدا کورتی بکەینەوە ئەوەیە هێرشی سنووردار بکەرە سرم بۆ ئەوەی منیش وەڵامی سنووردارم هەبێت سەرنجام هەمویان سۆزی هاوڵاتیان و لایەنگرانیان زیندوو دەکەنەوە و دایان نێرنە سەر سندوقەکانی دەنگدان لەبەر بەرژەوەندی خۆیان.